پێداویستی قوتابخانە بۆ پۆلیدەی وێژەیی. سەرەتا پێداویستیە گرنگەکان، جانتایەکی جوان و باش، جزدانێکی گەورە کە جێگای بابەتە قرتاسیەکان بێتەوتیایە، قەڵەمنووکێکی ئەسڵ جاهەر جۆرێک بێ لەگەڵ نووکێک، لاستیکێک، دەستەیەک جاف، دەستەیەک هایلایتەر، ستاندێکی گەورەی سەرمێز بۆ کۆکردنەوەی بابەتە قرتاسیەکانتان، دەفتەر پلانەرێکی ڕۆژانە یان هەفتانە یانیش ساڵانە، بۆردێکی قەبارەمام ناوەند یانیش گەورە کە وەکو دەفتەری مسۆدا ئەتوانن سوودی لێ ببینن بۆ وانەکانی جوگرافیا، مێژوو، بیرکاری، ئابووری. 4 دەفتەر بۆ وانەکانی بیرکاری، کوردی، ئینگلیزی، عەرەبی. بێ ڕاگرتنەوەی کات هیچ شتێک لەبەر مەکە. پێویستە بە چەند جۆرە ستیکەرێکی جیاوازە بێ بۆ دیاریکردنی ساڵ و ڕوودا و هۆکار و شوێن و ژمارە و یاسا گرنگەکان تا تێکەڵیان نەکەیت. مەقەست و کابیسە و وەرەقی ئەیفۆر کە بۆ دروستکردنی فلاشکار ئەتوانن سوودی لێ ببینن. لەبەر ئەوەی بابەتەکانتان زیاتر لەبەرکردنا، لەبەرەوە بێگومان پێویست بە دروستکردنی فلاشکار دەکا بۆ لەبەرکردنی بابەتەکانتان. بابەتە ناگرنگەکان، نەخشەیەکی جیهان بۆ وانەی جوگرافیا، دەبەیەکی ئەو جاهەر جۆرێک بێت. لیدیانی شتەی بەڵام پێک بۆ زیاتر ڕووناکردنەوەی شوێنی سەیکردنتان. کاتژمێرێکی سەرمێز، ستاندێکی لەم جۆرە بۆ هەڵواستنی ستیکی نۆت و بابەتە گرنگەکان کە ئەتەوێت لەبەری بکەیت. بۆ زانینی نرخی سەرجەم کاڵاکان ئەتوانن جۆنی تەلەگرامەکەمان بن بە ناوی کاندڵ ستیشنەری.